هەوڵمان داوە ڕوونکەینەوە کە چۆن کاتێک ئێمە مەیلێکی سروشتیە لەناو ئێمە بۆ بابەتێک کە لە کردارێک دەکەوێتەوە، کاتێک ئێمە مەیلەکە لا دەبین دەکەینە دەرەوە، مەیلەکە هەر خۆی لە دەرەوەی بوونە ئینسانیەکەی ئێمەیە، چونکە دەکەوێتە ناو بوونە حیوانەکەی ئێمەوە. دایما مەیلەش بۆ شتێکە کە بۆ ئەنجامی کردەیەکە. من کارێک دەکەم بۆ ئەوەی بەرهەمەکەی، کاتێککە من کارەکە دەکەم بۆ بەرهەمەکەی مەیلێک هەیە، داوای حاجەیەک هەیە، پێداویستێک هەیە، داوای چی لێ دەکات، داوای بەرهەمەکەم لێ دەکات. هەردووکیان دەکرێت ببنە پاڵنەر. بۆچی؟ بۆ ئەوەی من کردەیەک ئەنجامەوە. کاتێکم دوانەمان خستە دەرەوە، یعنی ئەو کاتە ئێمە چیمان خستوتە دەرەوە، ئەوەی داوای بوونەوەرە حیوانیەکەی ناو منە لەگەڵ ئەوەی کە داواکراوەکەی کە ئەنجامەکەیە، ئەمانە دوور دەخینەوە. کە دوورمان خستەوە بەم شێوەیە یەکسەر دەکەوینە ناوکیە، دەکەوینە ناو بوونە ئینسانیەکەمان. لە ناو بوونە ئینسانیەکەمان بوونی ئینسانی ئێمە دەمان خاتە ناو کردەیەکەوە، چونکە ئەو بوونە داوا لە ئێمە دەکا کە ئێمە زەمینەی بۆ خۆشکەین بێتە دەرێ خۆی ئاشکراکە وەلەو شاراوەیە نەمێنێتەوە. ئێمە داوای ئەومان لێ دەکا ئازادیکەین. ئەلێرا ئەوەکۆ وایە لە شوێنەکە زیندان کراوێت. وەک ئێمە کاتێک کە پاڵنەرەکانی ئەوەی دەچینە ناو بوونە حیوانەکەی خۆمان لەوێ ئەو بوونە دەبینە وەسیلە بۆ ئەوەی ئەو وەزیفانە ئەنجام بدەین کە بوونە حیوانەکەمان دەیەوێت، لەوێ و ئیش دەکەین. ئەمە بەداخراوی دەمێنێتەوە، ئەو سژنە دەرگاکەی ناکرێتەوە. و ئەمەی کە لە ناوە هەیە بوونی ئینسانی ئێمە، وەکو چۆن هەموو جارێ و نمونەتان بۆ دێنمەوە، تۆوێک لە ناویە درەختەکە زیندان کراوە. ینی ئەو درەختە هەیە بەس چییە؟ پۆشراوە. زیندانکردن بۆیە دەیەنمەوە دەبێەوە تەسەووری کەن زیندانێک نییە شتێکی تیابێت. زیندانێکە شتەکەی پۆشیوە، نایەڵێ بێتە دەرێ. بۆەوەی دەرگای ئەم زیندانە بکرێتەوە، ئێمە پێویستمان بەوەیە لە بوونە حیوانیەکەمان بێنیاز بین. ئەوەی پاڵمان پێوە دەنێ کردەیەک ئەنجام بدەین، ئەو شتانە نەبێت کە لە بوونە حیوانیەکە ئینسانە هەیە. کاتێک ئەمانە نەما، ئەو کاتە تۆ بەرەبەرە کلیلی دەرگاکە، ینی ڕوحت دەکرێتەوە. ڕوحت ئەو هێزە پیا دەکا کە بکرێتەوە بێتە دەرێ. لە ڕێگەی چیشەوە دێتە دەرێ؟ یا لە ڕێگەی گوتنتەوە، یا لە ڕێگەی کردەکانتەوە، یا لە ڕێگەی تەنانەت انفعالتەوە، هەرچوونێکتەوە دێتە دەرێ. ئەمانە هەمووی ئەو شتانەی کە هەن هەمووی دێنە خزمەتی چی؟ خزمەتی ڕوحە ئینسانیەکەی تۆ. و کاتێک ئەم ڕوحەت دێتە ناو ئەم کردەوانە، ئیتر ئەم کردەوانە ئەو کردەوانە نین کە پاڵنەرەکەی تریان هەیە. بۆچی؟ چونکە ئەم کردەوانە خۆیان ئامانجن و بوون لە ناو ئەم کردەوانە خۆی ئاشکرا دەکا. ئەوی تریان خۆیان ئامانج نین، کردەکان وەسیلەن. تۆ ئیش دەکەی بۆ ئەوەی پارە دەستکەوێ یانی چی؟ ینی ئەم کردەیە وەسیلەی دەستکەوتنی پارەیە. بەس کاتێک کە تۆ ئەمە دێت لە ناو کردەکە تا بەرجەستە دەبێ، وەزیفەی ئەم کردەیە ئاشکراکردنی ئەوەیە کە لە کردەکە ئاشکرا دەبێ ئەو بوونە ئینسانیەی تۆ. و لێرە ئەم کردەی تۆ بەهایەک وەردەگرێ، بەهایەکی باڵایە. و ئەوەیە لەوانەیە لە ژیانی ڕۆژانە خۆشتان دەکتان پێکرد بێ کاتێکە کەسێک دێ بەدەمتەوە شتانێکی زۆر ینی شتانەگەیە دەیکات، کاتێک کە تۆ دواتر بۆ دەردەکەوێ ئەمە لە پاڵنەرێکەوە لە مەسلحەتێکەوە کردوێتی. ئەو کردەیە چییە؟ ئەوەی کە کردوێتی هەمووی لە پێشاوت دەکەوێت، هیچ بایەکی نییە. بەڵام کاتێک کە کەسێک دەبینی ئەمە مشتەی کردووە، بەڵام ئەسەن بۆ ئەوەی نەکردو تۆ پێشی بزانی و بیری لای تۆ نەبووە، ئەم کردەیە چی لێ دەکەوێتەوە؟ تۆ ئەم کەسەی تیا دەبینیتەوە وەکو ئینسانێک، بوونی ئینسانیانە کەسەکەی تیا دەبینیتەوە. چونکە ئەم کردە خۆی چی ئامانجەکەی ئەوەیە ئەو گەشە بە بوونە ئینسانیە بدا. وەکو چۆن وتمان ئەو سیستەمەی کە لە ناو بوونەوەرێکی حیوانیە ئیش دەکا، بۆ چییە؟ بۆ ئەوەی بوونە حیوانیەکەی ئاشکرا بێت. لە چی ئاشکرا دەبێت؟ لە گەشەکردنی جەستەکە. بەس لەوی ترا ڕوح لە ناو ئەم کردانە چی دەبێت؟ گەشە دەکا و ئاشکرا دەبێت. یعنی لە زەمینەی ئاشکرا بوونی ڕوح کردەکانە. تەبەن ئەم کردەیەش کاتێ لەوێەوە دەبێت
یعنی دەبێتە کردەیە کە خەڵک وەکو بڵێ هەز دەکا ئەو کردەیە بە هەموو کەسێک ناکرێت. ئەوە توانایەکی زۆری دەبێت تاوەکو تۆ بتانی ئاوا بیت. بۆچی؟ چونکە هیچ پاڵنەرێکی دەرەکی لە کردەکە وجودی نییە. تاوان ئەم کردەیە ڕووداوی ڕاستەقینە دروست دەکات. ڕووداوی ڕاستەقینەوەی کە دەکرێت لە مێژووە بمێنێتەوە، ناوی ڕووداو بێت، چونکە ئەو ڕووداوەی کە ڕوحتیایە ئامادەیە وەکو هەر تێکستێک کە ڕوحتیایە ئامادە دەبێت، ئەو تێکستە کۆن نابێ. ئەو تێکستە بەردەوام لە چایە؟ لە درەوشانەوەیە. ئەو کردەیە بەردەوام لە درەوشانەوەیە. بۆچی؟ چونکە ئەم کردەیە کردەیەکی زیندووە. ئەلێرا ئەم کردە لە دایک دەبێ دێتە بوون. ئەم کردەیە نایکەی تۆ شتێک نییە من ئەم مۆبایلە بخەمە ئەوێ، شتێکە ڕوو دەدالێت و ئەمەی کە ڕوو دەدالێت ئیتر کردبای کردەکە بەرز دەکاتەوە. تەمان کانت چیمان پێ دەڵێ؟ ئەڵێ کاتێک کە ئێمە ئەمانەمان دوور خستەوە لەگەڵ ئەوەشە کە ئەمانە پاڵنەرەکە نەبوون بۆ ئەوەی من کردەیە گەی ئەنجامی بدەم، لە ناوەوە پاڵنەرێک گەیە پاڵت پێوە دەنێ، اینجا و حازر دەبێت کردەکە ئەنجام دەدەی. ئەو پاڵنەرە چییە؟ داوای بوونتە بۆ وەدی هاتن. بەڵام کەی ئەو پاڵنەرە دەردەکەوێت؟ کەی مەیلە؟ ئەو مەیلە وجودیە، ئەو مەیلەی کە بوونە ئینسانیەکە دێ، ینی ئارەزووکردن لە ئینسانیەتی خۆت، عاشق بوون بە ئینسانیەتی خۆت وات لێ دەکا کە ئەم ئینسانە کە لە ناو تۆ بێتە دەرەوە و بیبینیت. ئەم کاتە ئەلێرا تۆ ڕوحی خۆت دەبینیتەوە، ینی ئەوەی کە دیار نییە دەیبینیتەوە وەکو و ئەمە جۆرەك لە ئیشتیاقە وەکو چۆن عاشقێک دەوێ مەعشوقەکەی ببینێ. ئەو حاڵەتەی لە شعری مەحویە هەیە بەردەوام. مەحوی کێشە گەورەکەی ئەوەیە، دایمە شتەکان وا دەکەونەوە کە ئەو یار نەبینێ، دایمە ئیشتیاقێکی تایە بۆ بینینی یار. طبعا مەحویش ئەگەر لەو شعرەکە دەڵێ دڵم دەرهات و تۆ دەرنەهاتی، دەرنەهاتی نەک تۆ نەهاتی، ینی لە دەرەوە بێ. ئەم دڵم دەردەهات و تۆ دەرنەهاتی ئەو لە ڕێگەی چیەوە دەردێت؟ ئەو دەرنایەت و بچێتە بەردەمان، ئەو دێت لە ناو کردەکانمانە خۆی ئاشکرا دەکات، لە ناو گوتنەکانمانە خۆی ئاشکرا دەکات. و ئەم عاشق بوونە لێرە کاتێک کە ڕوح دێتە ناو کردەکەەوە و کاتە فعلەن ئەم عشقا دەگاتە ئامانجەکەی خۆی، کەواتە لێرە ئەم بینی کردەکە خۆی لە خۆیە ئامانجەکەی تەواو دەکا، کردەکە نابێتە وەسیلە بۆ ئامانجێکی دیکە لە دەرەوە هەیە. ئەڵێ کانت کاتێککە ئێمە ئەمەمان کرد و ئەو شتانە نەبوون وایان لێ کردین ئەم کردەیە بکەین، لەگەڵ ئەوە شاکردەکە ڕوویدا، کەواتە دەبێت چیە بێت؟ یاسایەکە بێ بۆ ڕوودانی ئەو کردە کە لە ناو خۆمانایە، یاسا ئەخلاقیەکە لە دەرەوەری ناگرین وە کردەکە بەپی ئەو یاسایە ڕوویداوە. جا ئەو دەیە بەرەبەر ئەوەمان بۆ ڕوون کاتەوە ئەگەر بێت و ئینسانێک یعنی کەسێک هەتاوەکو ئەو پاڵنەرانەی تر دوور نەخاتەوە لە خۆی وەڕان نەوەستێت تاوەکو ئەوەی لە ناوەوەیە ئیشی خۆی بکە، ناتوانێت دەرک بەم شتانە بکە، ناتوانێت دەرک بۆ یاسایە بکە. کەواتە بۆی دەرک بە یاسا ئەخلاقیەکە بکەین پێویستمان بە چییە؟ پێویستمان بەوەیە هیچ حاکمێکی هیچ شتێک تەحکوم بە جوڵەی ئەمە نەکا. شتە دەرەکیەکان، شتە دەرەکیەکانیش چین؟ وتمان ئەوەی لە ناو بوونە حیوانەکەی ئەمایە بە نسبەتی بوونە ئینسانەکەی ئەمەوە چیە؟ دەرەکیە. ینی جەستەی من غەریزەکانی شتانێکی دەرەکین بە نسبەت منەوە، و غەریزەکان من لەژێر جەبریانام کاتێکە وەکو وەزیفەیەکی حیوانی من ناچارم بچم نان پێیاکەم، ناچارم دەکا، ینی کردەیەکی ئازادانە نییە. بەس کاتێک کە ئەمانە دەچنە دەرەوە، ئەمانە وەک پاڵنە نامێنەوە، ئەو کاتە یەکسەر اینجا تۆ دەتوانی هوشیاری بە خۆت پێیاکەی و هوشیاری بەو عالەمی ئەو گیانە پێیاکەی کە یاساکانی تایە، کە شێوازی کارگینەکەی تایەوە، کە ئەو هێزەشی تایە کە دێت بەناو تا تێدەپەڕێت و لە ناو کردەکە دەردەکەوێت. ئالێرا کاتێ ڕوح دێتە ناو کردەکەتەوە، ئالێرا فعلەن جۆرێک لە خۆشیە گەیە لێرە، چونکە لە دایەکبوونێ گەیە لێرە، و هەتاوەکو تۆ ئەمە لێت ڕوونەدا فعلەن دەرک بەچی ناکەی؟ دەرکی پێ ناکەی و هەستی پێ ناکەی و ئەو فەزایە نابینی، ئەو گیانە نابینی کە تایە
ڕوح خۆی ئاشکرا دەکات لەبەرەوە ئەمە بە شکلی فێرکردن نابێت تۆ ئاوا بکە ئاوا مەکە تۆ لەناو خۆتا دەبێت چی بکەیت لەوە بگەڕێی بزانی چی هەیە پاڵت پێوە دەنێ بۆ شتێک بکەیت ئەو شتانە چین ئایا دەکەونە کوێ کاتی ئەمانە دۆزیەوە ئەمانەی کە تەحکومت پێ دەکەن ئەو کاتە بەرەو کوێ دەڕۆی بەرەو ئەوە دەڕۆی ببیتە زەمینە بۆ ئەوەی ڕوح بێت ببیتە ئەو ماڵە کە شیاوی ئەوەیە ڕوح لە ناویە ببێتە میوان و خۆی ئاشکراکە بوت لە چیە لە کردەکە یا خۆدا ئاشکرا دەکا و ڕوح هەر دەبێت لە کردەیەکە لە مادەیەک و لە شێوەیەکە خۆی ئاشکراکە ئەو مادە و شێوەیە مادە و شێوەی کردەکەی ئێمەیە ئێمە کاتێک جوڵەیە دەکەین کردەیەک دەکەین لە دەستەکانی تر وانەکانی تر باسم کرد شێوەیەکەیە کە جوڵەی ئێمە وەری دەگرێ لەگەڵ مادەیە کە عیبارەتە لە وزەیە کە ئێمە جوڵەکەی پێ دەکەین و ئەم دوانە دەبێ کۆ ببنەوە لە کۆبوونەوەی ئەم دوانە ڕوح ئاشکرا دەبێت ینی ماڵی دەبێت یاە بێ نیشتەجێ بێت جا کانت هەموو ئەمانە دەکا بۆچی بۆی بەرەبەرە لەوەمان نزیک کاتەوە بڵێ یاسایەکی یاسا ئەخلاقیەکان ئەوەی کە دەبێ ئێمە بە پێیان هەڵسوکەوت بکەین ئەوانە نین لە دەرەوە وەریان دەگرین هیچ یاسایەکی دەرەکی نییە لەناو هەموو ئینسانێکە یاسا ئەخلاقیەکان خۆیان هەن ینی بە شکلێکە ئەی ئینسانە بووە لەگەڵ یا چی دانراوە سیستەمێکی ئەخلاقی لەناو بوونیا هەیە بەڵام چۆن تۆ دەگەی فەرزانێکی دەڵێ باشە من بەپێی چی بکەم چاکە و بەپێی چی بیکەم چاکە ئیتر هەر یەکەی حالەی دەکا بۆ شوێنێک دەڵێ ئەگەر بەپێی ئەم بەرنامە بجوڵیتەوە ئەوە چاکە بەپێی فلان هەر یەکە شتی خۆی هەیە تەبەن هەر کۆمەلگایەکی ژنەریتی خۆی هەیە فەرزەن لە کۆمەلگایەکە ئەو سیستەمەی کە هەیە تۆ پەیڕەوت کرد ئەوە چاکی پەیڕەوت نەکرد خراپی لە هەورامان کۆمەڵە عادات و تەقالید هەیە سیستەمێک هەیە ئەگەر پەیڕەوی ئەمەد کرد ئەوە کارەکە چاکە ئەگەر پەیڕەوت نەکرد ئەوە چاک نییە ئەمانە هەمووی چین سیستەمی دەرەکین لە دەرەوە کۆمەلگاکە ئیتیفاقی لەسەر کردوون و ئەمانش زۆر جار بەپێی چییە بەپێی بەرژەوەندیەکان ئەم سیستەمە دامەزراوە بەڵام سیستەمەکەی ناوخۆت تەمان ئەم سیستەمە لە کۆمەلگایەکەوە بۆ کۆمەلگایەکی تر دەگۆڕێ لە خێڵێکەوە بۆ خێڵێکی تر دەگۆڕێ بەڵام سیستەمە ئەخلاقیەکەی ناو ئێمە لە ناو هەموو ئینسانەکانە چییە هەمان سیستەمە لەبەرەوە کردەیەکی ئەخلاقی ئاکاری کە لەوێوە دێ بەهاکەی لە شوێنەکەەوە بۆ شوێنێکی تر ناگۆڕێ یعنی ئەوە نێ لێرە وەڵا لێرە ئەم شتە خراپە بەڵام لەوێ چاکە چۆن لێرە چاکە لەوێش چاکە لە هەموو شوێنێک چاکە زروفەکە نایگۆڕێ دوو زەمەنیش ئەم کردەیە ناگۆڕێ ئەم کردەیە کۆن ناکە بۆچی چونکە ئەم کردەیە لەنا خۆیان چییە ڕوح دەی پارێزێ بە زیندوێتی دەیەڵێتەوە ئیتر وەکو وتمانەمە دەکرێت تێکستێک بێت فەرزەن ئەمەی کانت ئەم کتێبەی کانت کە ئێمە دەیخوێنین ئەمە 300 ساڵ لەمەوە پێش نووسراوە هەست دەکەن ئەمە کۆن بووە ئەمە کۆنی لە ناوم تێکستان نییە بۆچی ئەم تێکستە ئەم نووسینە ڕوحی ئەو کەسە لە ناوێتی و ئەمە بەرهەمی ڕوحە ئەمە کانت نەچووە کۆمەڵە کتێب بخوێنێتەوە لە دەرەوە ئەمە ئینکە ئەمە لەناو خۆیەوە هاتووەتە دەرێ وە شتێکی ئەسیلە بەڵام ئەوەی کە ئێمە لە دەرەوە وەری دەگرین و دەکەینە نووسین ئەمە لەگەڵ زروفا چی دەبێ معنە بەهاکەی لەدەستدەدا بەس ئەوەی کە لە ڕوحەوە دێتە دەرێ بەهاکەی لە دەست ناداوە خۆی دەمێنێتەوە ئەو تێکستانەی کە زەمەن ناتوانێت درەوشانەوەیان کاڵکاتەوە ئەوانن کە بەرهەمی چین بەرهەمی وەدیهاتنی ڕوحن لەناو نووسینە اینجا وەرن با بگەڕێنەوە بۆ پەرەگرافی دووەمەوە پەرەگرافی یەکەم وابزانم ڕۆشن بوویەوە جاری پێشوو ئیسمان بیخوێنینەوە تەواو نەبوو و هەوڵیش دەدەم پەرەگرافەکە تۆزێ دوور درێژە کاتەکەمان کەمە ئەمڕۆ چونکە لەوانەیە بێتە دوا ڕۆژی کۆرسەکە ئەگەر پێویستیشی کرد بتوانین ڕۆژێکی تریش چوارشەمەش دانیشینانی سبەینێ ئەوە باشە ئەگەر هەوڵ دەدەن ئەمڕۆ ئەگەر کرا بتوانین بەشی یەکەمی تێکستەکە تەواوکەین ئێستا وەرن بە پەرەگرافی دووەم بخوێنینەوە لێرە نمونەیەکمان پێ دەدا لە ناو نمونونەکە بوارێکمان بۆ دروست دەکا ئێمە چۆن لەو بوارە بزانین ئەم کردەیە
لە ڕوحەوە هاتووە بەرهەمی ڕوحە بەرهەمی بوونە ئینسانیەکەی ئینسانەکەیە یا بەرهەمی بوونە حیوانەکەی ئینسانەکەیە یعنی لە دافع دەرەکیەکانەوە کراوە تامان لێرە چی دێنێتەوە بەنمونە مەوزوعی بەڵێن کاتێک تۆ بەڵێنێ دەدەی بە یەکێک ئایا ئەوە شتێکی ئەخلاقیە کاتێک من وعدێک دەدەم بە کەسێک بەڵام دەزانم ناتوانم وعدەکە بەرمەسەر یعنی چی یعنی وعدی درۆ لە کێوە ئەمە ناخلاقیە ئەو پاڵنەرانە چین کەوا دەکەن من وعدێکی درۆ نەدەم یعنی چی وا دەکەن کە من وعدێکی درۆ نەدەم ئەی کامیان لە ویستی چاکەوەیە یانیان کامیان لە بوونە ئینسانیەکەی ئێمەوەیە کە ئێمە بەڵێن بە درۆ نادەین وعدێک نادەین ئەگەر نەیتوانین بیبینێ سەر ئەی کامەیان لە شتەکانی دەرەوەی ئێمەیە و ئێمە وا لێ دەکا بەڵێنێک بە درۆ نەدەین ئێستا بۆ نمونە هێز ناچارت دەکات تۆ بەڵێنێک بە درۆ نەدەی تۆ دەچی لە حکومەت عەقدێک دەکەی کاتێک بۆچی وەفات بۆ ئەم عەقدە ئەم بەڵێنە هەیە لەبەرەوەی هێزەکەیە ناچارت دەکا بەوەی کە ئەم بەڵێنە بەریتە سەر لێرە شتێکی دەرەکی هەیە وا دەکا کە من وعدەکە بەرمەسەر کەواتە من لێرە کەسێکی چی نیم کەسێکی ئازاد نیم من بە جەبر ئەم ئیشە دەکەم لەژێر جەبرە لەژێر جەبری هێزەکە ناچار کراوم ئەمە بکەم تەبان ئەم کەسەی کە ناچار دەکرێت بەڵێنێک بەرێتە سەر لە ڕێگەی ئەو هێزەوە یا بەڵێنێک نەباتە سەر هەر وەکو چییە وەکو یەک وایە چونکە ئەسڵەن ئەمەر بوونی نییە ئەو هێزە لە ڕێگەی ئەمەوە خۆی ئاشکا دەکە ئەم وەسیلەیە بەدەستیەوە بەدەست هێزەکەەوە ئەم داشەکە بەدەست ئەوەوە ئیتر ئاوا دەیبا ئەمە هەر خۆی بوونی نییە یعنی وای لێ دەکا ناچاری دەکا بەڵێنەکە بەرێتە سەر یا ناچاری دەکا بەڵێنەکە بشکێنێ لە هەردوو حاڵەتەکە ئەم چییە ئەمە وەسیلەیە یعنی خۆی لە خۆیە بوونی نییە ئەمە بەکار دێنێت تامان دواتر لە فەسەکەی ترا دێتە سەرەوە کە باسیەوە دەکا هەموو ئینسانێک ئامانجە لە خۆیە و ئەمە بنەمە ئەساسیەکەی ئەخلاقە هیچ کەسێک نابێ مامەڵە لەگەڵ هیچ کەسێکی ترا بکە وەک وەسیلە بۆ ئامانجەکانی خۆی یعنی بیکاتە وەسیلەیەک پردێک بۆەوەی پەڕێتەوە بۆ ئامانجەکانی خۆی و نابێ قبولیشکە کەس بیکاتە وەسیلەیەک بۆەوەی ئامانجەکەی ئەوە دیبێنێ بۆچی چونکە ئەم هاتووەتە بوون بۆ هاتووەتە بوون ئەو ئامانجایی لە ناو بوونیا هەیە ئەوە وەدی بێ نەک ببێتە وەسیلە بۆ وەدیاتنی ئامانجی کەسێکی تر جا لێرە ئەم کەسە کاتێک بە هێز سەبەبەکەیە لەبەرەوەی بێدەسەڵاتە پەیمانەکە دەباتە سەر ئاغایەک لە گوندێکە کەسێکی بێدەسەڵات وعدێکی پێدەدا کابرا دەسەڵاتی هەیە لەبەرەوەی دەسەڵاتی هەیە دەچێ هەزار بەزم دەکا هەتاوەکو ئەو وعدەی داوێتی جێبەجێ بکە ئەمە ینی ئەوە ناکە ئەم کابرایە لە چیەوەیە لە ئەخلاقەوەیە ئەمە دەکا یا کابرایەک بەهێزە وعدی داوە بە کەسێک لەبەرەوەی هێزی هەیە وعدەکەی ناباتە سەر لێرە هەردووکیان ئەوەی کە وعدەکە دەباتە سەر و ئەوەش وعدەکە ناباتە سەر وەکو چین وەکو یەکوان هەردووکیان وەکو یەکوان بۆچی چونکە کەسیان لە ئیرادەی ئازادی خۆیەوە شتەکە ناکە ئەم ئەگەر هێزی نەبێ ناتوانێت بەڵێنەکە بشکێنێ ئەوە هێزی هەیە ئەوە کەس ناتوانێت بەرامبەری ڕاوەستێ بۆیە بەڵێنەکە ناباتە سەر یعنی ئەمە چییە ئەمە خۆی نییە کردەیەکی ئازادانە نییە ئەگەر ئەمەی کە هەیەتی لێ سندەوە ئەو ناتوانێت چی بکە ناتوانێت بەڵێنەکە نەباتە سەر و بە پێچەوانەشەوە ئەوەی بەڵێنەکە دەباتە سەر لەبەرەوەی هێزێک زەختێک لە سەرەتی کە و دەسەڵاتی لەسەری نییە ئەوە خۆی نییە بەڵێنەکە دەباتە سەر ئەوە پێی دەبەنە سەر لە میتریشە بەڵێنەکە شتێک وای لێ دەکا کە بیشکێنە و هیچ کێشەی نەبێ ترسی نەبێ جا کاتێک ئەم ترسەوامان لێ دەکا بەڵێنە بدەین یا بەڵێنە نەدەین یانیشی ینی شتێکی دەرەکی وای لێ کردوین ئێمە بەڵێنەکەمان نەشکێنین کەواتەم کردەیەکی ئەخلاقی نییە اینجا وەرن بە نمونەکە بخوێنینەوە لە ڕێگەی ئەمە کە بۆم باسکردن بە وردی دیارە ئەڵێ بۆ نمونە ئەمە بێنینەوە ئایا بۆ مەیە کاتێ دەکەومە ناو تنگانەیەک
جانمونەکەی زۆر وردە چونکە باسی ئەوە دەکا ئێمە کاتێ دەکەوینە ناو تنگانەیەک ئایا بۆمان هەیە بۆی خۆمان لە وەزع ناخۆشە دەرکەین پەیمانێک بدەین کە دەزانین دواتر ناتوانین بیبینە سەر ئایا بۆم هەیە کاتێک دەکەومە ناو تنگانەیەکەوە پەیمانێک بدەم بەڵام نیەتیم وا نەبێت نیەتم وا بێت کە پەیمانەکە نەبەمە سەر من لێرەدا بە شێوەیەکی ئاسان جیاوازی دەکەم لە نێوان ئەو دوومانەیەدا کە دەکرێت پرسیارەکە هەڵیان بگرێت جا لێرە سیرکەن دوو ڕێگا هەیە لە دوو حاڵەتا تۆ پەیمانەکە دەبیتە سەر بەڵام سەبەبەکان چین سەبەبەکانە ئەخلاقی نین ینی کردەکە ناکەنە کردەیەکی ئەخلاقی لە دەرەوەی تۆن واتە ئەمە یەکێکیانە واتە لە لێزانیەوەیە یان لەوەیە کە لەگەڵ بەرپرسیارەتیدا وێک دێتەوە گەر پەیمانێکم بە درۆوەدا ینی من لێرەدا بە شێوەیەکی ئاسان جیاوازی دەکەم لە نێوان ئەو دوومانەیەدا کە دەکرێت پرسیارەکە هەڵیان بگرێت واتە لە لێزانیەوەیە یان لەوەیە کە لەگەڵ بەرپرسیارەتیدا وێک دێتەوە گەر پەیمانێکم بە درۆوەدا یعنی گەر پەیمانەکەم بە درۆدا ینی نەم بردە سەر ئەوە لەکوێوەیە بێگومان تامان لێرە ئیشکالێکی تایە دواتر من ڕۆشنی دەکەمەوە دیارە لە تێکستەکاری ئیشکالەکەیە بێگومان گەر لە جارێک زیاتر ئەمە دووپات بوویەوە ئەوە لە زیرەکی و لێزانیەوەیە یعنی ئەگەر کەسێک پەیمانێکی درۆی دا و نەی بردە سەر و جارێکی تر پەیمانی درۆی دا و هەر نەی بردە سەر ینی لێ دەزانێ ئەوە نێ دەڵێ لێ دەزانێ خەڵک بەخەڵەت یانێ لێ دەزانێ ئەم کابرای تر ئەمەی کردووە کەچی لە عینی کاتا دەچێت جارێکی ترین دەکات و کەسەکە شەر دەخەڵەتێنێتەوە ئەمە لێزانینە ئەڵێ ئەگەر هاتوو چەند جارێ دووپات بوویەوە کەسەکە چییە لێ دەزانێ زیرەکە جای ئەمە بەم کەسانە دەڵێن چی زیرەکە یعنی ئەوەی کە خەڵک دەخەڵەتێنێ دەڵێن چی زیرەکە بەڵام کاتێک بیر لەوە دەکەمەوە کارێکی ئاوا بکەم بەس نییە بۆ ئەوە لەو تنگانەیە دەرچم بەڵکو دەبێت باشتر بیری لێ بکەمەوە چونکە ئەو پەیمانە درۆیە دواتر تووشی تنگانەی خراپتر و گەورەترم دەکات لەو تنگانەی کە ئێستا دەمەوێت لێ دەرچم ئەڵێ بەڵام کاتێک بیر لەوە دەکەمەوە ئەگەر بێت و پەیمانەکەم بە درۆدا لە تنگانەکار دەرم ناکە تووشی چیم دەکا تووشی مشکلەیەکی ترم دەکا مادام تووشی مشکلەیەکی گەورەترم دەکا کەواتە باچی بکەم با پەیمانەکە بە درۆ نەدەم نەک لەبەرەوەی من نابێ پەیمان بە درۆ بدەم وەک واجبێکی ئەخلاقی ینی بەرپرسیارەتێکی ئەخلاقی نا لەبەر ئەوەی من لەم تنگانەیە ڕازە ڕزگارم دەکا بەڵام دەمخاتە ناو تنگانەیەکی تر مادام لە تووشی کێشەیەکی ترم دەکا کەواتە بە پەیمانەکە نەدەم ینی کەسێکەیە ئەلێرەوەیە بیر دەکاتەوە لەبەرەوە ئەنجامەکەی کە ئەمەیدا خراپترە لەوەی کە ینی ئەم مشکلەیە لێ دەردەچێت مشکلەیەکی گەورەتری بۆ دروست دەبێت کەواتە چی دەکەم کەواتە پەیمانەکە بە درۆ نەدەم باشە ئەم دافعە ببینن جا ئەم پاڵنەرەکە چیە ڕەبتی بە بەرژەوەندیەوەیە ینی پاڵنەرەکە ئەو بوونە نییە کە لە ناو ئینسانە هەیە کە ئەمە چاکە بۆیە دەبێ بیکەم نەک ئەمە چاکە لەبەرەوەی زەرەر قازانج دەکەم ئەمە خراپە بیکەم لەبەر چی لەبەر ئەوەی دەزانم زەرەر دەکەم نە لەبەر ئەوەی زەرەر دەکەم لەبەر ئەوەی ئەمە خۆی خراپە نابێ من بیکەم ئەلێرا دەبێتە بەرپرسیارەتی لەبەر ئەوەی ئەمە خۆی خراپە نابێ بیکەم نەک لەبەر ئەوەی لەبەر ئەنجامەکەی لەبەر ئەوەی ئەمە خۆی چاکە دەبێ بیکەم نەک لەبەر هیچ شتێکی تر لەوانەیە ئەمەی خۆی چاکە من بیکەم زەرەرم لێ بدا لەوانەیە ئەوەی کە خۆی خراپە نەیکەم فعلا قازانج هەبێ یا زەرەری هەبێ ینی لێرە زەرەر و قازانجەکە چی نییە مۆزوع نییە نابێت لە پەرچاوی بگری ئەنجامەکە نابێت لە بەرچاو بگری تۆ دەزانی ئەمە چاکە و تۆش دەتەوێت لە ناو چاکبوو نابی کەواتە بیکە باچی بی با چاک بیت بیکە تا چاکبوونی خۆت ببینیتەوە تا بیکە تا ڕوح چونکە لێرە ڕوح داوا لێ دەکا بیکەیت تاوەکو ڕوح بێتە ناو چیەوە کردەکەتەوە جا لێرە دەڵێ چی بێگومان گەل لە جارێک زیاتر ئەمە دووپات بوویەوە لە زیرەکی و لە زانیەوەیە بەڵام کاتێک بیر لەوە دەکەمەوە کارێکی ئاوا بکەم بەس نییە بۆ ئەوەی لەو تنگانەیە دەچم بەڵکو دەبێت باشتر بیری لێ بکەمەوە چونکە ئەو پەیمانە درۆیە دواتر تووشی تنگانەی خراپتر و گەورەترم دەکات لەو تنگانەی کە ئێستا دەمەوێت لێ دەرچم جان دوایەوە دەڵێ چی
ئەنجامەکانی ئەم درۆیە هەرچیەک بن لەگەڵ هەموو ئەو زیرەکی و لێزانی کە هەمە ناتوانێت بە ئاسانی پێشبینیان بکەم، ناتوانم بە ئاسانی پێشبینیان بکەم. یعنی من چەند زیرەک بم، چەندین بم، ناتوانم دەرەنجامی ئەوە پێشبینی بکەم ئەرێ باشە من تووشی کێشەیەکی زیاتر دەبم یا نابم. لەبەر ئەوە ناتوانم پێشبینی بکەم لەگەڵ ئەم هەموو زیرەکیە باچی بکەم با وعدە درۆکە نەدەم. ئەمەش لە چیەوە نییە؟ ئەمەشە لەوە نییە کە نابێ وعدە درۆکە بدەم لە واجبێکی ئەخلاقیەوە، نا، لەبەرەوە نازانم چی ڕوودا دەدا بۆیە وعدەکە نادەم. ئەمەشە سەبەبەکە چییە؟ لە بەرژەوەندیەوەیە. ئەمە ئەنجامی کردەکە ڕەچاوکراوە، نەک کردەکە خۆی. لێرە دەڵێ چی؟ لێرەدا پرسیار لە خۆم دەکەم، ئایا ئەوە لە لێزانی و زیرەکی خۆم باشتر نییە گەل لێرەدا ئاوا ئاڵس و کەوت بکەم کە بەپێی بەڵگەنەویستە گشتیەکە بێت و بگەڕێمەوە بۆ ئەوەی کە پەیمانێک نەدەم نەتوانم بیمەمە سەر. بەڵگەنەویستە گشتیەکە بەدیهیەکە ئەوەیە هەمومان دەزانین، ئەمە عەقڵی مشتەرەکە کەوتم دواتر بۆتان باز دەکەم، هەر هەمومان ئەگەر هیچیشمان پێ نەوترابێت دەزانین پەیمانێکماندا نەمانتوانی بیبێنە سەر چییە ئیشێکی خراپە. ئەمە هەمومان دەیزانین. ئەڵێ ئایا ئەمەی کە لێرە من لەبەر ئەو سەبەبە دەیکەم کە پێشبینی ئەوە ناکەم چیم لێ دێ، یا لەبەرەوە دەیکەم دەزانم تووشی مشکلەیەکی تر دەبم، کاتێک من لێرە بەڵێنەکە پەیمانێک نادەم کە جێبەجێ نەگەێنم، ئایا ئەمە بەپێی کردە ئەخلاقیەکە کردومە، بەپێی واجبەکە کردومە یانە؟ ئەگەر بڕیار بدێ کردەیەکی خراپ ئاجا لێرە فعلەنەوە مۆزوعێکی ترە، من دەبێ بچمە شوێنێکی تر. ئایا ئەسڵەن لەسەر شتێک کردین کردەیەکی خراپ، ئاخری ئەوە یەکسەر ئەوەی کە خراپە قانون ئەخلاقیەکە دەچێتە ئەوێ نەک ناو پەیمانەکە. یعنی کە تۆ دەزانی ئەمە خراپە کە ئەم پەیمانەی لەسەردا دەمەزێنی، ئەی تۆ واجبێکی ئەخلاقیە کە ئەم خراپار نەکەی لەبەرەوە پەیمانەکار نابێ ببێ. ینی خۆی لە ئەسڵا ئەمە نایەڵێ پەیمانەکە بێتە ناوەوە. ئەوە دواتر شتێکی وردی تایە کە چۆن ئەم پەیمانە ئەم حاڵەتە خۆی هەڵدەوەشێنێتەوە، بەس لە بەشەکەی ترایەکە لە یاسا گشتیەکایە. ئەوە لە محازەرەی بڵێن وانەکەی ترەگەرین بوو باسی دەکەین. بزانت لێرە چی دەڵێ؟ لێرە ئایا ئەوە لە لێزانی و زیرەکی خۆم باشتر نییە گەل لێرەدا ئەوە ئاڵس و کەوت بکەم کە بەپێی بەڵگەنەویستە گشتیەکە بێت و بگەڕێمەوە بۆ ئەوەی کە پەیمانێک نەدەم نەتوانم بیمەمە سەر. لەمەوە یەکسەر ئەوەم بۆ ڕۆشن دەبێتەوە کە بەڵگەنەویستێکی لەم جۆرە بەردەوام لەسەر کۆمەڵ ئەنجامێک وەستاوە کە ترسی ئەوەم هەیە تووشیان بم. ینی بەڵگەنەویستەکە لێرە بەڵگەنەویستە ئەخلاقیەکە نییە. چییە؟ سەبەبی ترەیە، لەبەر ئەوەی من ترسم هەیە لەوەی ئەم پەیمانە بدەم زەرەر بکەم، بۆیە پەیمانی درۆ نادەم، نەک لەبەر ئەوەی نابێ پەیمانی درۆ بدەم. وەکو چی؟ وەکو بەڵگەنەویستێکی ئەخلاقی نابێ پەیمانی ئەوە نەدەی، پەیمانی درۆ نەدەی بەبێ هیچ ئەنجامێک، بەبێ ئەوی بیل لە ئەنجامەکەی بکەیتەوە، بەبێ ئەوەی بیل لە هیچ بکەیتەوە. یانی ئەمە بەڵگەنەویستە، پێویست ناکە من بەڵگە بێنمەوە بۆ ئەوە ئەرێ باشە چۆن وایە من نابێ پەیمانی درۆ بدەم. ئەمە بەڵگەی ناوێ. ئێستا چۆن وایە من نابێت درۆ بکەم؟ ئەمە بەڵگەی ناوێت کە تۆ نابێت درۆ بکەی. هەمومان دەزانین نابێت درۆ بکەی. ئەم بنەما گشتیە کە لەناو هەمومان هەیە، هەمومان دەرکی پێ دەکەین. ئەوە ئەو ئەساس ئەخلاقیەیە کە لە بوونی هەمومان هەیە. هەمومان دەزانین نابێت درۆ بکەین، بە زەمەلەکیەوە هاتووە. ئەمە تەوان زۆر جیاوازە لەوەی کە دەوروبەرەکەمان پێمان دەڵێ نابێت درۆ بکەیت چونکە درۆ بکەی زەرەر دەکەی، یا دەوروبەرەکە پێت دەڵێت درۆ بکە چونکە ئەگەر درۆ نەکەی قازانج ناکەی. بەدەل لەمانە شتێک لەناو خۆمانە هەیە پێمان دەڵێ چی؟ دەڵێ نابێت درۆ بکەی. ئەو شتێک کە لەناو خۆمانە پێمان دەڵێ نەگەوەی کە پێمان وتراوە، ئەلێرەوە ئەوەی لەناومانە هەیە یاسا ئەخلاقیەکەیە کە لەناو خۆمانە هەیە. ئەمە لە کۆمەلگات وەرنەگرتووە، لە دەرەوە وەرنەگرتووە. یعنی کەسێکی ژەگەر لەناو کۆمەلگایەک بێ کە پێی بڵێت درۆ بکە، ئێستا ئێمە لەناو کۆمەلگا پێمان دەڵێن بە شکڵێکی ناڕاستە خۆ درۆ بکە چونکە ئەگەر درۆ نەکەی ئیشت ناڕوا بەڕێوە. بەڵام لەگەڵەوەشا کۆمەلگاکە فێری ئەمەی کردوین ئەگەر درۆ نەکەین ئیشمان ناڕوا بەڕێوە. هەمومان دەزانین درۆکردن چییە؟ خراپە. لە کاتێک کە کۆمەلگاکە فێری کردوین چی بکەین؟ ئەڵێ چونکە ئەگەر درۆ نەکەی مەسلحەت ناڕوا. لە بازاڕە ئەگەر درۆ نەکەی شتەکانە نافرۆشتن.
لە دایرە ئەگەر درۆ نەکەی ئەوە ناکری ئەگەر ئەوە نەکەی ئەوە بەڵام هەمووشمان دەزانین چییە ئەم درۆکردنە خراپە لە کاتێکە کۆمەلگاکە ئەو تعلیم ئەوەی فێر کردوین کە چی نەکەین کە درۆ بکەین و توێتی درۆی مەسلحەت کێشە نییە درۆیکی سپیە مادام لە تنگانەیەک دەری کردویت ئەم حاڵەتە زۆرە کەسێک لەناو وەزعەکایە خەریکە نازانم منداڵەکانی دەمرن دەزانێ ناتوانێت پارەکە بداتەوە دەچێت لە کابرایەک پارە وەردەگرێ لەبەرەوەی منداڵەکانی نەمرن ئەڵێن دەست خۆش بێت ئەلێرا ئێمە بیر لە چی دەکەینەوە ئێمە ئەخلاقانە لێرە بیر ناکەینەوە ئەی لێرە کێ دەڵێ ئەم پارەی کە تۆ لەو بە درۆ وەری دەگری کەسێکی تری پێ ڕزگار نابێت ئەمە چۆن ئەمانە ینی لێرە کە تۆ تەنار نەتیجەکە ڕەچاو دەکەیەوە کردەکەت دەبێتە شتێکی ناخلاقی اینجا بابەرە بەرە بڕۆینە ناو لەگەڵ کانتا بڕۆین بزانین ئەو دەگاتە کوێ تابان دەڵێ ئەگەر هات و بەڵگەنەویستەکە ئاوا بوو تۆ وادە درۆکەت نەدا بەڵام ئەمە وتت باشتر وایە وادە درۆکە نەدەم باشتر وایە ینی چی ینی لە قازانجمایە وادە درۆکە نەدەم ئەڵێ ئەمە ڕاستە کە وادە درۆکە نادەی لەگەڵ مەبدا ئەخلاقیەکە کە پێت دەڵێ درۆمەکە یەک دەگرێتەوە چونکە تۆ لە ڕواڵەت چیت کردووە لە ڕواڵەت درۆکەت نەکردووە بەڕواڵەت بەڵام ئەوەی لە پشت ئەوە بووە کە تۆ وادە درۆکە نەدەی چی نییە مەبدا ئەخلاقیەکە نییە لەبەر ئەوەی زەرەر دەکەی درۆ بکەیت نەک لەبەر ئەوەی تۆ کەسێکی ئەو مەبدا ئەخلاقیەت جێبەجێ دەکەی کە نابێت درۆ بکەیت ئیتر ئەگەر قازانج بکەی یا زەرەر بکەیت اینجا سێرکەن ئەڵێ ئەوەم بۆ ڕۆشن دەبێتەوە لەمەوە یەکسەر ئەوم بۆ ڕۆشن دەبێتەوە کە بەڵگەنەویستێکی لەم جۆرە بەردەوام لەسەر کۆمەڵە ئەنجامێک وەستاوە ینی ئەمەیان لەسەر چی وەستاوە لەسەر ئەنجامەکە قازانج بوو ئەوە باشە قازانج زەرەر بوو ئەوەینە ئەگەر قازانجی تیا بووەوە لەگەڵ بەڵگەنەویستە ئەخلاقیەکە ڕێک وەکو یەک وایە بۆچی چونکە ئەگەر قازانجی تیا بوو من وعدی درۆ نادەم بەڵام وعدی درۆم نەدا لەسەر ئەساسی قازانج ئەمە چییە ئەمە کردەیەکی ئەخلاقی نییە ئەمە کردەیەکی بازاڕیە کردەیەکی لە دەرەوەی ئەخلاق ئەڵێ بەڵام ڕازگۆییە کە لە شعورکردن بە بەرپرسیارەتیەوە هاتبێ تەواو جیاوازە لە ڕازگۆییە کە لە ترسان لە ئەنجامە مەترسیدارەکانەوە سەرچاوی گرت بێ یعنی من شتێک ناچارم بکا بەوەی ڕازگۆ بم لەگەڵ ئەوەی خۆم ڕازگۆ بم دووشتی جیاوازە ئەوەی کە خۆم ڕازگۆ بم ئەمە وا دەکا کە من کەسێکی ئەخلاقی بم بەڵام ئەوەی کەواییان لێ کردوم ڕازگۆ بم ئەمە ئەسڵەن من بوونە ئینسانەکەم لەدەست داوە چونکە من بوومەتە وەسیلە ئیتر من چیم نییە من هەڵم دەسوڕێنن من ئیرادەم لەدەست داوە لێرە من ئیشم پێ دەکەن من وام لێ دەکەن ڕازگۆ بم نەک خۆم ڕازگۆم بەڵام لەوی ترە ئەوە خۆم ڕازگۆم ئەو شعورە لە شعورکردن بە پرسیاریتیەوە لەوە کە من دەمەوێت فعلەن ئەوەی کە فرمانم پێ دەکا لە ناوەوە دەڵێ پەیمانی دۆمەدە من لەگەڵ یابم لەگەڵ ئەم دەنگە بم ئەم دەنگەی ناوخۆم و فعلا ئەو دەنگە خوداییەی ناو ئینسان کە دەڵێ درۆمەکە نەک ئەوەی کە لە دەرەوە دێت دەڵێ درۆمەکە چونکە درۆ بکە یا درۆمەکە چونکە لە مەسلحەتان نییە لێرە تەمان کوتێکی تر دێتە پێشەوە پۆلیس دێتە پێشەوە بۆ ئەوەی کەسەکان چاک بن ئەو کاتە چی دێتە پێشەوە دەبێت بەهێز چاکیانکەی وایان لێ بکەیت چاکیان بکەی نەک خۆیان چاک بن فەرقەیە لە بینی ئەوەی ئێمە خەڵکەکە چاکەین لەگەڵ ئەوەی خۆیان چاک بن ئێستا کاتێک ئێمە ئەوروپیەکان دەبینین بەهۆی ئەو هەموو مراقەبە و پۆلیس و شتەی لەسەریان هەیە کردەکانیان چاک دیارە ئەمە لەوەیە کە مراقەبەیە چاکن نەک یعنی ئەمانە چاک کراون نەک بە خۆیان چاکن بۆچی چونکە گەر ئەم ێزانە لابێ چی دەبێ شتەکان ئەم ێزە لابەی شتەکان دەگۆڕێن ئەم کەسانەی تر ئاوا ناکەن جۆرێکی تر تەسەڕف دەکەن تەمان ڕاهاتنی شەر وایە تۆ ڕاهاتی بی لەسەرەوەی کە ئاوا بیت ئەوە ڕاهاتنەکە وای لێ کردووی وابیت کاتێک لە شوێنەکە مۆزوعەکە ڕاهاتن نامێنێت تۆ ئەو کاتە ناتوانانی وابیت خەڵک ڕابێنی لەسەر چی خەڵک ڕابێنی وای لێ بکەی ڕابێت لەسەر ئەوەی کە ئەو شتە بکە و ئەو شتە ژوا دەرکەوێت چاکە ئەم ڕاهاتنە شتێکی لە ئیرادیە یعنی ئەمیش کردەیەکی چی نییە ئازادانە نییە یعنی لە ئیرادەی خۆمەوە من شتەکە ناکەم ناتوانم نەیکەم چونکە ڕاهاتوم لەسەری ئەمە چییە ئەمەش ئیرادە نییە ئەمەش ئەوە من نیم دەیکەم لەویا چییە لەویا پێم دەکرێت ئەوە من نیم درۆ ناکەم ئەوە من وام لێکراوە درۆ نەکەم ئەم دوانە جیاکەنەوە لێک شتەکە وازەح دەبێتەوە تاوان کە من
من درۆم نەکرد من بووم ئەو کاتە بوونە مرۆڤانەکەم دێتە دەرێ لەناو ئەو درۆ نەکردنا خۆی ئاشکرا دەکا بەڵام کەوان لێکردن بوونە ئینسانەکەم نایەتە دەرێ چونکە بوو من نیم ئەو کاتە من بوونم نییە من وام لێکراوە خۆم نیم کردەکەم ئازادانە نییە. ئێستا لێرە ئینەکە دەخوێنمەوە ئەو ئەنجامەکەی ئێستا وابزانم ڕۆشنە بەڵام ڕازگۆیە کە لە شۆرکردن بە بەرپرسیارەتی و هاتبێتەوە جیاوازە لەو لە ڕازگۆیە کە لە ترسان لە ئەنجامەوە ترسیدارەکانەوە سەرچاوی گرتی بێ لە حاڵەتی یەکەمدا کردەکە لە خۆیدا بینراوەتەوە و لەسەر بنەمای یاسایە کە لە خۆم دابوونی هەیە بەڵام لە حاڵەتی دووەمدا دەبێت بە دوای شتێکدا بڕۆم کە لە دەرەوەی خۆمە تا ئەو ئەنجامانە ببینم کە پەیوەستن بە کردەکەوە کە لەوانەیە تووشیان بم یعنی لە حاڵەتی یەکەمیانە من خۆمم کردەکەم شتەکە لەناو خۆمایە لە حاڵەتی دووەمیانە چییە من بۆ لە دەرەوەی خۆم بۆی دەگەڕێم بزانم ئەمە بکەم لە دەرەوە چی ڕوودەدا یعنی دەچمە دەرەوەی خۆم ئەو کاتەوەی دەرەوەی خۆم حکم دەکا نەک ئەوەی لەناو خۆمایە ئەو کاتەوەی دەرەوەی خۆم حکمی کردم چییە کردەکەی من کردەیەکی ئیرادی نییە ئەوە کردەکەی کردووە لە ڕێگەی منەوە نەک ئەوە خۆم بەڵام کاتێک بەپی ئەوەی لەناو خۆمایە کردم ئیتر من لێرا من هەم چونکە خۆم ڕازگۆم من هەم چونکە خۆم درۆ ناکەم بەڵام من نیم کاتێک کە وام لێ دەکەن درۆ نەکەم من نیم کە کاتێ وام لێ دەکەن من لێرا من نیم ئەوە هەیە کە نایەڵێ من درۆ بکەم نەک من ئەو لە ڕێگەی منەوە هەیە ئەوەی کە نایەڵێ من درۆکە بکەم ئەو بوونی هەیە نەک من بەڵام کاتێک کە من خۆم درۆکەم نەکرد ئەوە منم لێرە من بوونم هەیە من ویستم هەیە و ئەمە کردەیەکی ئازادانەیە هیچ پاڵنەرێک نییە پاڵم پێوەنێ ئەمە بکەم من ئەمە خۆم دەیکەم ئیتر زەرەر دەکەم خەڵک دەڵێ مەیکە زەرەرە ئەمە بۆ تۆ ئەمە من خۆم دەیکەم لە خۆمایە نە زەرەر نە قازانج نا هیچ شتێکی تر تەنها ئەوەندەی کە لە ناوەوە یاسایەک پێم دەڵێ چی بکە یا مەکە دەڵێ درۆ مەکە پەیمان کە پەیمانتدا پەیمانی ڕاست بدە ئەم فرمانانە ئەمان هەمووی لەکوێوە دێن لەناوەوە دێن بەڵام ئێمە جاری وایە بەهێز ئەم شقڵە دروست دەکەین ئەوە ئەو کاتە هێزەکە ئەمەی کردووە کەواتە ئێمە بوونمان لەناو کردەکەمانە نییە بەڵام لەمی ترە کە من کردم یەکسەر لەناو کردەکاچی من هەم لەناو کردەکەمە لەناو گوتنەکەمان من هەم ئەمە کوردەیەکی ساختە و درۆینە نییە کە بە ناوی منەوە کراوە کەچی من نەم کردووە خەڵوا دەبینە کە من کردومە لە کاتێکا من نەم کردووە لێرە دەمامک دروست دەبێ کەسێک دروست دەبێت سێر دەکەی چاکە کەچی ئەو هێزی چاکەیە لە خۆیان نییە چی وای لێ کردووە ئاوا بێ شتێک وای لێ کردووە و ئەمە ئێمە خۆمانە لە بانمونێکتان بۆ بێنمەوە بۆ کۆتایی پێدێنم بە ئەمە دەخوێنەوە نمونەکەتان بۆ دێنمەوە کە چۆن ئەم حاڵەتە دەبینی یەکسەر شتەکان دەگۆڕێن بەهای شتەکە دەگۆڕێت حالا بەڵام لە بنەمای لە خۆم دابوونی هەیە بەڵام لە حاڵەتی دووەم دەبێت بە دوای شتێکدا بڕۆم کە لە دەرەوەی خۆمە تا و ئەنجامانە ببینم کە پەیوەستن بە کردەکەوە یعنی کە کردەکەم کرد ئەو شتانە ڕوو دەدەن لەوانەیە تووشیان ببم بەوەی کردەکەەوە یعنی ئەگەر کردەکان ئەنجامدەن تووشێوانە دەبم لە لایەکی تریشەوە کاتێک پێ لەسەر ئەوە دادەگرم کە بنەمای بەرپرسیارەتەکە داوای دەکات من بەمە بەرە و زەرمەندیەک هەنگاو دەنێم کە گومانی تیانە یعنی ئەگەر بێت و لە بەرپرسیارەتەکەەوە بکەم و سەری دەرەوەش بکەم سێر دەکەم ئەگەر بێت و من ڕازگۆ بم لە یا زەرەر دەکەم اینجا بزانین چی دەڵێ بەڵام کاتێک لەو بەڵگەنەویستە دەردەچم و پشت بە زیرەکی خۆم دەبەستم دەکرێت لە هەندێک حاڵەتدا سوودێکی زۆرم پێ بگەیەنێ گەرچی پابەندبوونم بە بەڵگەنەویستەکەەوە زیاتر دڵنیایی و ئارامیم پێدەبەخشێت یعنی ئەگەر هاتوو من لەوەوە کە دەڵێ ئێستا ئێمە هەمومان دەزانین ئەگەر ڕازگۆ بین هەمیشە لە چیین لە دڵنیاییین لەناو خۆمانە ئارامین بەڵام ئەگەر درۆیەکمان کردبێت لەناو خۆمانە قەلەقین ئەڵێ لەگەڵ ئەوەشە ئەم ئارامیە دروزەکە بەڵام ئەوی تر لەولاوە بیر لە نەتیجەکە دەکاتەوە زەرەر دەکا یا قازانج دەکات بیر لەوە ناکاتەوە ئەو ئارامیەی ناوی کە هەیەی چۆن دەیپارێزێ کاتێ ئەم ئارامیە ناوی نەپاراست خەریکی قازانج و زەرەرەکە بوو ئەو کاتە ئەوەی درۆی کرد لە هەر کاتێکا بێت شتێک بکە هەر لەناو خۆیان چییە ئارامیەکەی تێک چووە ئەڵێ کاتێک لەگەڵ ئەوەشە ئەگەر ئێمە بێت و بەپێی بەڵگەنەویستە ئەخلاقیەکە ئینکەین یانی دوو حاڵەتە یەکیان گەر بەپێی بەڵگەنەویستە ئەخلاقیەکە ئینکەی بڕۆین بەڕێوە ئەو کاتە دەزانین ئارامیمان پێدەبەخشی ئەمەش
ئەمە ئارامیان پێدەبەخشی ئەگەر درۆ نەکەین دایمە ئێمە چییە دایمە فعلەن هەز ناکەین هیچ شتێک دەتوانێت دەستمان لێدا چونکە لێرە حڕین بەڵام کاتێک کە تۆ درۆکەت کرد لەوێەوە کە دەزانی نەتیجەکەی چۆنە کردەکەت دەبێت درۆیە بکەیت تا دەرچی لەو وەزع ئەوە لێرە تووشی چی دەبی لە ناو تووشی قەلق دەبی بەڵام لە دەرەوە ڕزگارت دەبێت ینی دەرەوەت ئاوەدان دەکەیتەوە ناوت وێران دەکەیت دەستان خۆشدارە کاتەکە تەواو بوو ئێستا نمونونێکتان بۆ دێنمەوە لەسەر ئەوەی چۆن بزانن ئێوە سەیری ئەم کەسە دەکەن چۆن کاتێک کە شتێکگەیە دەیزانن یەکسەر قیمەتی کارەکەی لەلای ئێوە دەگۆڕێ ڕێک عکس دەبێتەوە دابنێن دایک و باوکێک پەکیان کەوتووە کۆمەڵە منداڵیان هەیە ئەم منداڵانە هیچ کامیان بەلای دایک و باوکەکان نایەن جگە لە منداڵێکیان ئەم منداڵە بەدەم دایک و باوکەکەەوە دەچێت دایمە خەمیان دەخوات دایمە لەگەڵیانە نەخۆش دەکەون لەگەڵیان دەبێت ئەلێرا ئێمە تەسەوری ئەوان بۆ دروست دەبێت دەڵێن ئەو کوڕەیان چەند چاکە ئەوانی تر چەند خراپن کە ناچن بەلای دایک و باوکەکە تەبەن زەمان دەڕوا و ئەم دایک و باوکە دەڕۆن دەمرن وەفات دەکەن هەر شتێک لەمانە دواتر دوای ئەوەی کە ئەوان دەمرن شتێک ڕۆشن دەبێتەوە دەردەکەوێ ئەم کوڕی کە ئاوا چاک بووە لەگەڵیان لەبەر میراتەکە بووە بۆ ئەوەی ئەو شتە ببێتە هی خۆی بۆیە لەگەڵیان وا بووە لێرە چی ڕوودەدا لێرە یەکسەر بەهای ئەو کارە دەگۆڕێ بەهاکەی پێچەوانە دەبێتەوە هەز دەکەی ئەسڵەن ئەوانی تر لەگەڵ هەموو خراپی خۆیانە لەم باشتر بوون بۆچی چونکە ئەم بە مەبەستی ئەنجامێک تەماحێک کە دایناوە وای لێ کردووە وا بێ لەگەڵ دایک و باوکەکە نەک لەبەر پرسیارەتێکەوە کەواتە کاتێک کە کردەکە لەبەر پرسیارەتیەوەیە چییە بەهایەکی باڵای هەیە بەڵام کاتێک کە زانیت لەوەوە نەکراوە تۆ ڕێزی ئەمە دەگری چونکە هەست دەکەی قانون ئەخلاقەکە جێبەجێ کردووە ڕێزی کەسەکە دەگری لەوێەوە کە قانون ئەخلاقەکەی جێبەجێ کردووە لەوێەوە کە ئینسانە بەڵام کاتێک کە تۆ ئەمەد بۆ دەردەکەوێت دوایی هەست دەکەی هەر ئەوە نییە کە عینی کردووە تۆشی خەڵەتانووە لێرە خەڵەتان نەکەیە یعنی ئەو کات هەست دەکەی ئەوانی تر کە ئاگان لە دایک و باوکەکەنیە وازیان لێهێناون و ناچن بەلایەنە هەست دەکەی ئەوەی ئەمان کردویانە زۆر ئەمەی ئەم کردوێتی زۆر خراپترە لەوەی ئەوان ئەلێرە کردە کاتێک بەهای خۆی وەردەگرێ با ڕاستەقینەکەی خۆی کردەیەکی ڕاستەقینەیە کاتێک کە لەوە بێ کە لە بەرپرسیارەتیەوەیە بە معناکەی کانت بەرپرسیارەتەکەش شتێک نییە خستوێتی ئەستۆم لە ناوما ئەو یاسایە هەیە دەڵێ وا بکە و وامەکە چۆن لە ناو کۆمەلگاش یاسایەگەیە پێم دەڵێ وا بکە و وامەکە ئێستا لە ناو کۆمەلگا یاسایەگەیە پێم دەڵێ ئەگەر چوویتە بازار شتت فرۆشت دەبێت تۆ یاری بە سیارەکان بکەی ئەوەنە قازان سەرەی مایە دەخواتەوە دەبێت لێ بزانی دەڵێن دەبێت لێ بزانی لێ بزانی یانی چی یعنی دەبێت بزانی چۆن فعلەن ئەم کاڵایەت ئەم شتانە دەیە جوانی کەی لای خەڵکەکە بۆی بە سیارەکە دەستکاریکەی دەی کۆمەلگا بازارەکە یاساکەی ئاوایە لەبەرەوە هەمووی ئاوا دەکا ئەگەر بێت و تۆ ئاوا نەکەی تۆ دۆڕاوی دەی لێرە قانونەکە پێت دەڵێ چی بکە ئەڵێ درۆ بکە یعنی ئێمە کۆمەڵێ ئەبێت و نابێت هەیە یا لە دەرەوەمان دێن یا لە ئارەزوەکانمانەوە دێن لە بوونەوەرە حیوانێکەوە یا لە عەقڵمانەوە دێن لە بوونە ئینسانێکەمانەوە ئێمە بەپی کامیان ئیش کاتێک کە بەپی ئەوەی کە عەقڵیە ئیشمان کرد ئەو کاتە چاومان لە چی نییە چاومان لە ئەنجام نییە چونکە لێرە ئێمە ئەوەی ئامانجمانە ئەوەی ببین بە ئینسان ئینسان بین لە ئینسانی بوونی خۆمانە خۆشی دەبینین لە ئینسانی بوونی خۆمانە ئەو ئارامیە ئەو ئارامی کات تۆ درۆ نەکەی لە ئارامیایت ئەمە ئەو دۆخەیە کە ئینسانی تر تایە ئارامە چونکە ئینسانە لێرە و لێرە باکیشی بە هیچ نییە لێرە هێزێک پەیدا دەکات لە ناوە ئاوەدان بەهێز لە دەرەوەش دەکرێ هەموو شتێک لە دەست بدا ئەمە عینەکەیە جیاوازی نێوان ئەو کردەیە کە لە بەرپرسیارەتیەوەیە و ئەو کردەیە کە لە بەرپرسیارەتیەوە نییە تەمان لێرە ڕێز پێزانین بۆ ئەو کردەیە لە دەرسەکەی تر بۆتان باسی دەکەین چۆن
کردەی ئاکاری ئێمە چۆن بزانین ئاکاریەوە چی بکەین دەبێت بێتە یاسایەکی گشتی کە لە هەموو شوێنێک ئەو شتە هەر ڕاست بێت طبعا ئەو عەقڵەی کە لە فەسڵی یەکەمە باسی دەکات لە عەقڵی گشتیەوە بۆ معرفەی فەلسەفی ئەم عەقڵە گشتیە لێرە لە ئاخری ئینەکەوە کە باسم کردوتم من لە سەرەتاوە باسی ناکەم دواتر باسی دەکەم لەوانەی دابێ باسی ئەو یاسایە دەکەین کە چۆن دەبێتە یاسایەکی گشتی ئاوا بجوڵێرەوە بە یاسایەک بجوڵێرەوە کە ئەو یاسایە بێتە یاسایەکی گشتی دامەتان بۆ ڕوون دەکەمەوە بێتە یاسایەکی گشتی ئەمە زۆر غەڵەت لێ تێگەیشتون وەکو وایە بێتە قانونێک لە دەرەوە کە خەڵک جێبەجێ بکە ئەمە نییە ببێتە یاسایەکی گشتیەوە دواتر ڕۆشنی دەکەمەوە